هێشتا ئاماژەیەک بۆ بەرەو پێشچوون لە دانوستانەکانی ئەستانەدا دیار نییە. داعش زۆر خانووی لە شارۆچکەی تلکێب وەک زیندان بەکارهێناوە. بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا کاری خێرا لەسەر بەجێگەیاندنی سیاسەتی نوێی دەرەوەیی و ناوخۆیی دەکات. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕۆژین سێشەم و هەینی لێ کەناڵی NRT تێوەشاندن لەگەڵ سڵاو و ڕێزین گەرم دەبان 6 ساڵین شەڕی نافخوادا نوێنەرین حکومەتا سووری و ڕێکابەرین سەرهەڵدان لە ئەستانە پایتەختی کازاخستانی دانوستاندنان دکن دانوستاندنین دوو ڕۆژی بداوی هاتن ئەو بە ناوبەریا رووسیا ئیران و تورکیا بوون. ئەمریکا نوێنەری خوا نەهێناردیە لێ بالۆزی ئەمریکی لە کازاخستانی وەک چاودێر ئامادە ببوو. لەو توێژەکانی ئەستانادا ئەگەرچی وا بڕیاربوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و حکوومەتی سووریا ڕاستەوخۆ و توێژ بکەن، بەڵام بەڕاستەوخۆ و توێژ نەکرا و لە بری ئەوە و توێژەکان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ڕێگای ناوبژیوانەکانەوە بووە. لەم ساتەدا هێشتا ئێمە کار دەکەین، جابۆیە ناتوانین پێشەکی پێتان بڵێن دەرئەنجام چی دەبێت. شاندەکان چوونە دوو ژووری جیاوازەوە، یەکێکیان بۆ ئۆپۆزیسیۆن و نوێنەرانی تورکیا، ئەوی تریش بۆ حکوومەتی سووریا و رووسیا. مەسەلەکانی کە باس کران بریتی بوون لە چۆنێتی هێشتنەوەی ئاگربەست بە ڕێگای ناردنی چاودێران و کەرەستەی چاودێری. هەندێک لە بەشداربووان و ڕاشکاوانە شاندی ڕێکخراوە چەکدارەتی لۆریسیەکان بە هەڵە لەم ڕێکەوتنانە تێگەشتون و لە دەرەوەی چوارچەوەی ڕێکەوتنەکان خۆیان دەبینەوە. ئەمەش کێشەی بۆ هەموو بەشداربووان دروست کرد، چونکە شاندی تیرۆریستان هیچ ڕێزیان نەبوو بۆ بەندەکانی ڕێکەوتنەکە و بنەماکانی ئەم هاتنەشمان بۆ ئەستانە. بەر لە دەستپێکردنی و توێژەکان گوتەبێژی ئۆپۆزیسیۆنی سووریا گوتی ڕاگررتنی سەرپێچیەکانی حکوومەت لە ئاگربەستی سیمانگی 12 مەبەستی سەرەکیان دەبێت. ئەگەر ئەمە ئامانجی خۆی بپێچێت دەشێ هاوکاری پرۆسەی سیاسی بکات. نوێنەری شاندی ئۆپۆزیسیۆنی سووریا دەڵێت ئەوان لەسەر هیچ ڕاگەیاندنێک ڕێک نەکەوتون لەو توێژی ئەستانە. پێم وایە وڵاتانی میواندار رووسیا و تورکیا هەوڵ دەدەن تا ئەم کۆنفرانسە سەرکەوتوو بێت، بەڵام بۆ ئەوەی سەرکەوتوو بێت پێویستە ڕێوشێنی خۆی هەبێت. ئاستەنگی سەرەکی لە بەردەم سەرکەوتنی ئەم کۆنفرانسە و توێژەکان بەردەوامی سەرپێچیەکانی ڕژێمی ئەسەدا. ئەم خولی و توێژی ئاشتیەی سووریا لەلایەن رووسیا و تورکیا و ئێرانەوە پێکاتوە و واشنگتن هیچ بەشداربوونێکی ڕاستەوخۆ نیەت یایدا. هەرچەندە گوتەبێژی کۆشکی سپی شانسپایسەر گوتی ئەمریکا کراوەیە بۆ کارکردن لەگەڵ رووسیا لەسەر سووریا. هاوکات ئەمریکا هیوادارە و توێژەکە سەرکەوتوو بێت. دەبێت ئێمە کارێکی وا بکەین ئەم و توێژە سیاسیانە بەردەوام بن، چونکە ئەمە تاکە ڕێگایە بۆ بەرەو پێشەوە چوون. ئەوە کەمانەی کە دەبێت لەم گفتوگۆ سیاسیانە بکەونەوە پرۆسەیەکی سیاسیە. گواستنەوەیەک بە شێوەیەک بێت کە ڕێز لە داخوازیەکانی گەلی سووریا بۆ سیستەمی دیموکراسی بگرێت. پارتی یەکێتی دیموکراتیکی کوردەکان لە سووریا دەڵێت بەبێ بەشداربوونی ئەنجومەنی سووریای دیموکرات و هێزی سووریای دیموکرات ئەو کۆبوونەوەیە سەرکەوتوو نابێت. ئەم تەخمین دەکەن چ کاتێک و بڕاستی نونەرن بێ پێکاتێن یان مەجلیسی سووریا دیموکراتیک یانجی خۆسەریە دیموکراتیک حتانی هێزن سووریا دیموکراتیک و ناوێتە نەبن تشتێکی بسەر کەوێتنانە بەرەژی مەمیناکی وێ دین. بەڵام ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا بەشداری ئەم کۆبوونەوەیە بووە. ئانەها دەرفەتەکەی گە ئەم لەوان کۆمبوونە حازر دەبن ئەم دەکارن خەلکێکی ناودەوڵەتی بەرفرە لەوان کۆمبوونە حازر دەبن ئەم خەلکی دەبینن دەکارن نەڕینی خۆ ژنیزیک بگینن وان دانوستاندنی نزیک وانە بکەن. هەتا ئێستا شەڕی سووریا زیاتر لە 400,000 کەسی کوشتووە لەو کاتەوەی کە لە مانگی 3 ساڵی 2011ەوە دەستی پێکرد و زیاتر لە نیوەی دانیشتوانی ئەو وڵاتە ئاوارە بوون. هێرو زەنگەنە دەنگی ئەمریکا. دووەم ڕۆژی کۆبوونەوەکانی ئەستانە کۆتایی پێهات بەبێ ئەوەی وەک دەگوترێت بەرەو پێشچوونێکی ئەوتۆ بێتە ئاراوە لە نێوان لایەنە بەشەرچووەکانی قەیرانی سووریا. ئەگەرچی لە سەرەتادا بڕیار بوو کۆبوونەوەکان ڕاستەوخۆ بن، بەڵام نەکرا و نوێنەرانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ تورکیا لە ژوورێک بوون و شاندی حکوومەتی سووریاش لەگەڵ رووسیا و ئێراندا لە ژوورێکی تردا بوون.
دکتۆر ئالان ساڵحزادە پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستە و خۆ لە ڕێی سکایپۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ئالان سوپاس بۆ ئامادەبوون و پرسیاری یەکەمیشمەوەیە ئەنکەرە و مۆسکۆ و تاران بەشداریەکی ڕاستە و خۆیان هەبوو لەو توێژانەی ئەستانەدا. ئەم سێ وڵاتە قسەیان لەسەر چارەسەری قەیرانی سووریا یا دابەشکردنی بەرژەوەندیەکانی خۆیان لە سووریادا. بەشی دووهەمی ڕاستە دیارە دابەشکردنی بەرژەوەندیەکانی خۆیانە. ئەم کۆبوونەوە تایبەتی لەسەر زەخت و فشاری تورکیا پێکهات دوای ئەوەی کە بەشی ڕۆژهەڵاتی حەلەب کە لە ژێر دەستی ئۆپۆزیسیۆنی ژێر دەسەڵاتداری تورکیا بوو یا بڵین ئەمانەی کە لینکن پەیوەندیان هەیە لەگەڵ تورکیا ئەم تجارەتەکرا ئەمان ئەوەیان بەجێ هێشت و تورکیاش داواکاری هەبوو کە ئەم کۆبوونەوەیە بکرێ مەبەستی سەرەکیش ئەوەیە کە تورکیا بڵێ بە وڵاتانی ڕۆژئاوای بڵێ کە من پەراوێز خراوم لە بڵین داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەتی سووریا و عێراق و ڕۆژهەڵات باکووری ئەفریقادا من ڕۆڵم هەیە من توانام هەیە بۆ داهاتووی سووریا. بەشی دووهەمیشی پەراوێزخستنی کوردەکان و پەیەدەیە چون ئەزانین ئێستا دوای هاتنی سەرکاری ترامپ دوو داواکاری تایبەتی دەوڵەتی تورکیا هەیە ڕادستکردنەوەی گولەن و ناساندنی پەیەدا بە هێزی ترۆر. جا بۆیە ئەمە لەم ڕوانگەیەوەدا سێریکەین. شتێکی تریش کە بەلایمەوە گرنگەکە کات هەبێ من وەکەوەی کە من نزیکەی 4 ساڵ لە وەزارەتی دەرەوەی فینلاندیدا کارم کردووە لە زۆر کۆنفرانسدا بەشدار بووم. یەکێک لەوانە پەیوەندی نێوان ئێران و وڵاتانی ڕۆژئاوایی بوو تایبەتی پەیوەندی بە هینی وزەی ناوەکی ئێرانەوە. هەر یەک لەو کۆبوونەوانە کە دەکرێن پێشوەخت بڕیاریان لەسەر دراوە. یعنی کۆبوونەوەی ئاستاناش من ئاوا ئەڵێم پێشوەخت بڕیارەکان دراوە بەس وەکو نمایشێک بۆ میدیا و بۆ جیهان کە ڕسمیەتی پێبدەن و UN دەحوت کرد لەمەدا ئەگینا هینێکی تری نابێت. ینی بە مانایش کە تۆ پێم دەڵێ کۆبوونەوەکانی ئەستانەکە کراون لە ماوەی ئەم دوو ڕۆژەی ڕابردوودا هەر هەمان شێوازی کۆبوونەوەکانی ژنێفی 1 و 2 و 3 و کۆبوونەوەکەی ڤێنناش و ئەنجامێکی ئەو تۆشی نابێت. دیارە هەموو پێش کۆبوونەوەکان کە لە ئاستی وڵاتانی سەرەوەدا بەڕێوە دەبرێیا کۆبوونەوەیەکی ئاشتیە ئەم کەبوونەوە دیارەکەی کە وەکو بڵین ئەمەی ئاستانە ئەمە بەس ڕواڵەتە زاهیرە حاڵەتێکی تەزاهور و نمایشدانە ئەگینا پێشتر بڕیارەکان دراون لە هۆتێلەکانی ئیستانبول لە مۆسکۆ لە نێوان وڵاتی رووسیا نوێنەرانی بەشارە لەسەد و حکوومەتی تورکیادا ئەمانەی ئۆپۆزیسیۆنیشن کە ڕای خۆیان دەردەبڕن ئەمانە ڕۆڵێکیان نییە لەوێدا دوو لایەن جەمسەر بەشدار بوون جەمسەری شیعی کە حیزبوڵڵا و ئێران و ئەمانە نوێنەرایەتی دەکەن و بەشارە لەسەد و جەمسەری تورکیا و هێزە ئۆپۆزیسیۆنی ئیسلامیستەکان هێزی نزیک لە کوردەکان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئیسرائیل کە بڕیاری نەهایی ئەدا لە نێو لە داهاتووی سووریادا چ وڵاتێک چ سیستەمێکی حکوومەتی دەبێتە جیرانی ئیسرائیل ئەمانە هیچیان بەشدار نەبوون و تایبەتی قەتەر و عەرەبستان. ئەگەر یارمەتی بێ لە ڕاگەیاندنی کۆتایی ئەم کۆبوونەوانەی ئەستانەدا ئاماژە بەوە کراوە کە هەوڵەکان یەک بخرێن بۆ دژایەتیکردن و بەرەنگاربوونەوەی تێرۆریزم هەر لایەنەی سووریا بەجیا پێناسەیەکی تایبەتی هەیە بۆ تێرۆر چۆن دەکرێت لێرە تێرۆر جیا بکرێت هەڵبەتە مەبەستم لە بەرەی نووسڕە و لە داعش نییە مەبەستم لە لایەنەکانی تریانە دیارە ئەمە هەرجیا ناکرێتەوە چون ئەم ئەگە جیا کرابایەوە ناکۆکیەک نەدەبوو لە سووریا زۆربەی وڵاتانی سونی ئیخوانە الموسلیمین وهابی شیعی سونی ئەمانە شەڕیان نەدەکرد لەوێدا ینی ئەمانەی هێندێک هێز هەیە کە لە سەرەتای دروستبوونی ئاینەوە لە سەرەتای بوونی کۆنفلێک لە نێو نەتەوەکاندا یەکتر بە ترۆریست قەڵەمداد دەکەن جا بۆیە من ئەڵم ئەمە جیابوونەوەی مشکیلە بەڵام لەمەدا بابەتەکە لە تورکیا کوردەکان بە ترۆریستن ناودەبانی کوردەکان کە دەسەڵاتیان هەیە لەوێ تایبەتی پەیەدە و سیستەمی فدراتیڤی ڕۆژاوای کوردستان بڵین یا باکووری سووریا بەشارە لە سەدی سەرجەم ئەو هێزانێک کە دژی مانەوەی بەشارە لە سەدن ئێرانیش تەبیعەتەن سەرجەم هێزە سونیەکان لەوێدا جا بۆیە ئەمە تەفکیکردنەوە و لێجوایکردنەوەی ئەمە شتێکی دژوار و مشکیلە ئەڵۆزکردنیەکی تری ڕەوشەکە دەبێت زۆر بە کورتی پێم بڵێ بڕیارە لە وڵاتی فینلاند کە خۆت لەوێی کۆبوونەوەیکی تر بۆ سووریا بکرێ لە دە چرکەدا زانیاریم بدەرێ فەرموو بەڵ ئەمە کۆبوونەوە بۆ دروستکردنەوەی سەر لە نوێی سووریایە چون وڵاتەکان ماندوو بوون داهەن هەوێ لەوە بە دوا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام بێ بیزنس بێت پەنابەری زیاتر نەبێ لە سەتحی وڵاتاندایە نوێنەرایەتی هێزی شەخصی یا بڵین کوالیسیۆنی کوردی و یا سووریوانە بەشدار نین دکتۆر ئالان زۆر سپاس دەکەم سپاس بۆیەوە بەڕێز ماندوو نەبن زۆر کورد بە هیواوە دەڕوانێتە ئیدارەی نوێی ترامپ و هیوادارە کە ئەم عێلاقەی کە پێشتر لە ئیگەڵ ئیدارەی ئۆباما هەیبووە
لە ئیدارەی ترامپدا زیاتر و زیاتر بەرەو پێشەوە حتا ئەو ئەسبابانەی کە بۆنەتە هۆی دروستبوونی داعش ئەوانە عیلاج نەکردن لە ڕووی سیاسیەوە بە من تەسەور ناکەم مەسەلەی داعش لە عێراقدا کۆتایی پێ ئێمە لە دەستپێکردنی ساڵی 2014 تووشی سێ شۆکی زۆر گەورە بوو. هەفپەیبینا تایبەت تا دەنگی ئەمریکا دەگەڵ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی نیشتیروان بارزانی وێ دێ بەرنەما ڕۆژە هەینین یا کورد کۆنەکشن دا بێوەشاندن و دە بەرنەما دیداری ڕۆژدا سۆشیال میدیا و لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکا. فەرەنسا تەڤایە دۆزێن دادگەهین کوشتناسێ چالاکبانی کورد لە ساڵە 2013 ڕاگرتنە پشتی مرنا بەرگومانی سەرەکە. دامەزرێنەرەکە پارتیا کارکردن کوردستانی پێکێکێ سەکینە جانساز و دوو خانمên دی yên çalakvan li meha yek 2013 de malê da li navenda Parîsê bi gulleyan hatibûne kuştin. Li ber bûk û dadgehkirina bergumanê sereka Umer gunehî yê Tirk duh duşembê dest pê bike. Gunehî li meha 12 bi nexweşiyekê mir. Berhêngê jî 5500 kesan xwepêşandan li Parîsê kir û ji dadgeha Frensî xwestin vekolîna xwe li ser kuştina wan çalakvanên Kurd bidomîne. لەگەڵ بەردەوامی هێرشەکان بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ و هەروەها شێرشە سەرەکیە چاوەڕوانکراوەکە بۆ سەر شاری ڕەقە لە سووریا بەڵام هێشتا نازانرێت ئایا ڕزگارکردنی ئەم دوو مۆڵگەی داعش بەمانای کۆتایی هاتنی ئەم ڕێکخراوە تێرۆریستیە یان نا. بە پێی ڕای زۆرێک لە کاربەدەستانی پێشووی مووسڵ شارەکە نەدەکەوتە دەستی داعش ئەگەر سەربازە شیعەکانی حکوومەتی عێراق لەوێ نەبوونایە. پێم وایە ئەمریکەکە لە هۆکارەکانی داگیرکردنی مووسڵ کە پاسەوانی نەبوون. خەڵکی مووسڵ بەشداریان نەبوو لە پاراستنی ئاسایشی خۆیاندا. بۆیە پاش ئەم شەڕە پێویستە هێزی ئاسایشی دروست بکرێتەوە و خەڵکی نێنەوە بەشدار بن تێدا تا باری ئاسایشی بپارێزن. چاودێر لەو بڕوایەدان زۆربەی چەکدارەکانی داعش لە سەرباز و ئەفسەرەکانی پێشووی لەشکرە هەڵوەشاوەکەی ڕژێمەکەی سەدام حوسێین پێکاتوە کە سونە ئاینزاکان تیایدا باڵادەست بوون و دەشڵێن هەر تەنها بەکارهێنانی لەشکر بەس نییە بۆ لەناوبردننی داعش. جا ئەمەش یعنی ئەزمونیان هەیە لە 2003 تا 2014 مەشق و ڕاهێنانێکی زۆریان کردووە لە هەردوو ڕووی لۆژیکی و تاکتیک و هەروەها پلاندانانیشەوە. ئەگەر هەمان ئەو سیاسەتانە بەردەوام بن ئەوە داعشێکی نوێ بە ئەزمونێکی تۆکمەوە دەبینین. لە عێراق حکوومەتی زۆری نەشیعی وڵاتەکە دەخوازێت دڵنیایی بدا بە خەڵک کە لەم شەڕانەوە وانەیەکی زۆری وەرگرتووە و ئایندە بۆ عێراقیەکان دەبێ بەڵام هەر تەنها کات دەتوانێت بڵێت پاش ئەم شکستانەی داعش لەم شەڕانەدا ئایا دەتوانێت جارێکی تر خۆی ڕێک بخاتەوە و شەڕێکی تری خوێناوی هەڵبگیرسێنێتەوە. و باژارۆکێ تلکێفەیە نێزیک مووسڵێ ڕزگار بوو داعش چەند ماڵێن وی باژارۆکی کریستیانان کردبوون زیندان کورد کۆنەکشن چوبوو نافوان ماڵە. بێگومان دەمێ قەزا تلکێفێ هاتیە ئازادکردن ji لای لەشکرê Iraqê ve çendîn paşma û asewarên Daeş hatine dîtin. Dengê Amerîka digel çendîn xurtên qeza Tilkêfê geriyanek di nava zîndanên çekdarên Dewleta Îslamî da kir ku piraniya evan zîndanan xaniyên ewa kesa bûyne ew ên aware bûyn. Demê Daişê destê xwe li ser vê malê danat kire zîndan lê nûke hemî revîn û çûn. Herwasa me neşya em karekê bikîn em girêday bûn û me neşya derkevîn ji ber ku mala min beramber vê zîndanê bû. Hejî gotinê ye ku çendîn pertûk û skala û formên girêdayî di rêkxistina Daeş ve di nava evan zîndanan da hebûne û zêdebarî mor û xetmên wan. Tarık Mahmud mala wî li beramber êk ji evan zîndanan bûye dibêjît gelek caran min dengên nalenalê dibihîst ji evê zîndanê dihat her wesa hinek caran ji mareka gencan di înan dest û çavên wan girêdayî.
دەمێ داعش هاتی ئەف مالەکرە زیندان و خەلکێ بێگونەه گرتن bi tawana delingê xwe kurd kirîne yan cigara kêşayîne yan jî rihêl xwe tirashîne min bi çavên xwe dît gencek ji ber kêşana cigara çendîn roja li evî cihî zîndan kir. Eve ey zindanên cekdarên dewleta İslamî ne ku çendîn xortên qeza Tirkiyê lê hatîne eşkencedan bi tuhmetên cuda cuda. Kava Amertengê Amerîka qeza Tirkiye. ڕێکخراوی توێژینەوەی تایبەتی سیاسی و کۆمەڵایەتی کۆنفرانسێکی تایبەتی هەبوو سەبارەت بە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکاتی بەڕێوەبەرایەتیەکەی داناڵد ترامپ. پسپۆر لەو کۆنفرانسەدا پێشنیازیان کردووە کە سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپ هاوشێوەی سیاسەتەکانی سەرۆکی پێشوو نەبێت و تەوەرە سەرەکیەکانیش بریتی بوون لە پشتیوانی ئەمریکا بۆ یەکینەکانی پاراستنی گەل و هەروەهاش دۆسەی فەتحوڵا گولەن لە ئەمریکا. دەسەڵاتداریە دانالد ترامپ bi fermî destpêkarê xwe kirin. Xembariyek serekiya Tirkiye di derbarê siyaseta desîlatdariya Trump ya rojhilata navîn de ye û hîn ev yek nediyar e. Navenda vekulînê siyasî û aborî seta li ser vê mijarê konferansek li Washingtonê pêkanî. Lêkolînerê siyasî û rêveberê setê Hasan Basrî Yalçin ji yek ji beşdaran bû û bal li ser vekiliyên Amerîka û Tirkiye kêşand. Tirkiye di dema desîlatdariya Obama da gelek alûzî hebûn derbarê siyaseta rojhilata navîn. Niha li Tirkiye xembariya mirovan di derbarê siyaseta Trump ya rojhilata navîn de hene. Bi taybetî desîlatdariya Obama têkiliyên bi hevalbendên xwe rabin pêkirine. Ji ber helwesta Obama, İran û Rusya li rojhilata navîn gelek xurt bûn. Hîviya me ew e ku ev xeletiyên Amerîka berê kirîn dîsan dubare neke. Sedî sed hin tiştên derbarê helwesta Amerîka de bihên guhertin. Lê em nizanîn kanê bi kîjan astê de here. Bi taybetî şerê li rojhilata navîn bûyî sedema têkveçûna têkiliyên Amerîka û Tirkiye. Tirkiye ve çendîn caran daxwaza xwe serde desîlatdariya Trump kirîne û ji bo avakîniya têkiliyên nû ji hêviyên xwe jî anîne ser ziman. Ji Enstitûya Heritage Foundation Luke Coffey jî yek ji beşdarê vê konferansê bû û bal li ser têkiliyên Tirkiye û Rusya kêşan û dibêje di dîrokê de zelalek û bercivendiyên Tirkiye û Rusya ji yek gelek dûr in. Bi nêrîna min Trump di dervê welat da zortir navdar e. Siyaseta Obama li rojhilata navîn gelek lawaz bû. Ji ber vê yekê hêviyên derbarê Trump bilind in. Amerîka li herêmê gelek giraniya xwe winda kiriye. Bi nêrîna min ji ber vê yekê kayorê Trump li rojhilata navîn zor e. Di dîrokê da jî aşkira ye ku berjewendiyên Tirkiye û Rusyayê gelek ji yek dûr in. Lê Tirkiye û Amerîka li yekdî nîzîktir in. Ji gruba daxwazên mirovan Sasha Smirov ji axaftinek di konferansek de pêkanî û bal li ser têkiliyên Amerîka û Tirkiye kêşan û dibêje têkiliyên baş an yên ne baş bandorekî gelek mezin dan li ser pêşera ji rojhilata navîn. Bi nêrîna min di 4 salên pêşiya me de guhertinên gelek mezin dê bên holê bi taybetî di siyaseta Amerîkayê derve de. Me di dîrokê de dîtiye ku Amerîka û Tirkiye dematên bahev di demeke Kurd de encamên xor derdikevin holê. Siyaseta Trump di derbarê rojhilata navîn de hîn nediyar e ji ber vê yekê hîn gelek zû ye em bigihên encamekê. Rêveberên dewleta Tirkiye dibêjin siyaseta desîlatdariya Obama ya rojhilata navîn sedema têkveçûna têkiliyên di navbera her du aliyan de ne. Bi taybetî alîkariya Amerîka di YPG hebûna Fethullah Gülen li Amerîka hin babetên sereke ne. Niha rêveberên Tirkiye berê xwe dane desîlatdariya Trump û hêvî dikin ku Trump ji siyaseta Obama ya rojhilata navîn dubare neke. Ara Macar, deng Amerîka. دەمڕاستی کۆشکی سپی دەڵێ بەڕێوەبەرایەتی نوێی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامانجی ئەوەیە هەرگیز درۆ لەگەڵ دەستگاکانی میدیادا نەکا و هەرچی هەواڵێک هەبێ ڕاست و دروست بخرێتە بەردەست میدیاکان. ئەم ڕاگەیاندنەی شان سپایسەر دوا بە دوای دەستپێکردنی کێشەی نێوان سەرۆکی نوێی ئەمریکا و ئەو ڕۆژنامەوانانە دەیە کە دانرابوون بۆ ڕووماڵکردنی هەواڵەکانی دووسێ ڕۆژی سەرەتای دەستبەکاربوونی بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا. Peyvdarê Koçgaspî Şan Spicer yekem konferansa rojnamevanî best û ev piştî du rojan dêt ji dema Spicerî dezgehên mîdya bi weşana raportên şaş û bimebest li ser rêwresmên sondxarina Trump li roja îniye gunehbar kirî ku digel wêne û raportên fermî yek nagirin. Li roja duşembe pisyar ji Spicer hate kirin eger ew û rêveberiya wî wê rastiyan bêjin.
بله از باور دکم دوی ام رازگو بین گل خلک امریکا بباریا من ام دکارن لسر راستیا ری بکوین رنگ هنده تشت هبن ام لیتی نگین لی چجارت نیت آمدانین دروان بکین. سپایسر پشتراز کرد کوره و رسم سنوت خارنا ترامپ زورترین تماشاوان لهر دمکه هبون و جوان اوین لبر تلویزیونی و لسر انترنت تماشات کرین. جدا بوچون لسر هجمارا آماده بویان لدست پیک جعالی سروکی بخوه لدم سردانا ریبرایاتی و دزگهن آگهی ناوندی CIA بحث کری. من گوتار پیشکش دکر من تماشا کر ملیون یان ملیون و نیوک کس آماده ببون میدیا و سادیار کر گو کس لی تنبو. هر وسط ترامپ اف هلکفته بکار اینات بو هیرش کرنه بسر دزگهن میدیایه. من شر دگل میدیا هیا او جهر کسکی ده جهان ده نجه باورینه. نیگرانی درباره ادعای گمان لسر یاره وبریه لاروژا یکشنبه تنبول لدمه شیردوان ترامپ کلیان کونوی هاول دای گرژی کم بکت لدما پروگرام فیزدنیشن یا کانال تلویزیونا NBC. هنک دبیجن او دراوش هاشن وان راستین دی دانا پیفدار کشکاسپی شان سپایسر. شارزای سیاسی مایکل بارون هوشداری لسر زیدبونا گرژی دناوبرا ریوبریه و دزگه میدیای ددد. از باور دکم زور میدیکار باور دکن که ترامپ کسی که خطره یا دکتاتوره. از باور دکم افترس ندجه خوده یا لهندک تشتنه که دبجه خمه بن. پشتوانین ترامپ هر جدمکی دریج و وکو شارزای سیاسی لاری سابات و بریا سکایپ گوتی گمان لسر میدیای هیا. وەکی هەردەم یا ئەم لە دەمە هەلبژارتنê dibînin piştevana Trump baweriya her tiştekê ew dibêje dikin yan ji bo wan nexeme. سپایسر پێناسین کرد و بە هیویبوون ji ڕوومالکردنا کەمپێنا هەلبژارتنا سەرۆکاتیە ئەمریکا لە ساڵابووری هەبوو. از باور دکم هر تم هولن کم کرنا باوریه جهندک آلیان و هبون و اوه به هیوی بوم پیدا کریه. زاراوی سپایسر خورد نبو لدم کنفرانسا روزنامه‌وانیا روژا دوشنبه او سوزدای گرژیا پیدا بوی دناوبرا 45 سروک امریکا و دزگه راگهاندنه جناو ببد. سروکی بری امریکا جیمی کارتر کو لسال 1980 کت هلبجارتنا جبو گرا دوم لی سر نکد دبا سروکی پتر گوهارتنین سروکان دکوش کاسپیدا دیتن وی جداهی دگل سروک ترامپ هنه لی بیهیویا پیوندین باش و آلیکاریه دگل بریوبریاوی. دونالد ترامپ فرماندار گشتی ششایه که سروک بری جیمی کارتر دیتیه پشتی کویل پاشتون خارنا رانالد ریگن یاد سال 1981 کادا جو مال خوال پلینز جورجیا. ترامپ نهال کشکاسپیا و پشتگیریا گل بوی گلکیما. جیمی کارتر روژا یک شنبه لدیره که لباجار خواه پلینز گوت ترامپ دهل بجارتنا دا نبجاراوی بو. 22 کسان جمالبات آمد دنگدان کسی که جوان دنگی خونه دا ترامپ. دمکی دا کو چند قانوندان نرن دموکراتین بره اونها نچونسون خارنا ترامپ کارتر لویر آماده بو. از تنها سروکی بره بوم کو دمکی دریج دو گوت از ده لور بمینم. از باورم دوید ام سروکی نو بناسین و پشتوانیه لبکین. ده هف پیوینه که تایبت داد گلدنگ امریکا لناوندا کارتر لاتلانتا کارتر هلوستا خواه شروع ودکم. مدویجی را آلی کار بین دمی او دبه سروک. ویجام هیویدارین پیوندیاما و پشتوانیاما بو سروک ترامپ و بریوبریاوی دی آلیکاریاوان بکه. هر وصا دمی او بخوازن دگهاندنا انجامین مدا لهندک جهن تایبت لجهانی آلیکار بین. سروک کارتر کو پیوندی دگل سروک روسیه ولادیمیر پوتین هیا دبیجه یک جرین او دکار آلیکار ریوبریا ترامپا او کو زانیارین برنامه ناوندا خواه دگلوان پارو بکه. امی برنامه که آماده بکنش بو وزیر درو و یه بروانیه نو. بو نمونه لسر بلگه کرنا روشا سوریه و تشتین ام سروک پوتین فیر بونه. وقت سروک کارتر دانستاندن دا آخفتنین کمپ دیوید لسال 1978 دا کرن دا انجام دا بو جاره یکی رکفتنک هر دم نیف برا اسرائیل و مصر چه بو.
کارتر دبێژە ئەو هیویدارە ترامپ بالێ بدە ئاشتیە نێڤبەرە ئیسرائیلی و فەلەستینیان. مدوێت ئەو بزانن ئەف سوپەی ساڵەمە ئۆفیسێک هەردەمیل ئۆرشەلیم و ڕامەڵا و کەنارە ڕۆژئاوا و غەزە هەیە. هەروەسا مەگەلێک زانیاری ناوخۆیی هەنە لەسەر تشتێن و لەسەر ئاخا پیرۆز چێ دەبن. ئەس دخوازم وان زانیاریان بدەموە. دەمێ کارتر هات بۆ هەلبژارتن لە ساڵ 1976 وڵات هێش دبن باندورا سکاندلا وادرگیت بوو لوێ ساڵێ بە خێرەتۆڕەبوونا مەزن یا نافگەل وی خواگەهاند کوشکاسپی بە هەمان شێوەی ترامپ ژی کاری ببە سەرۆک. ڕاستە کارتر دەنگی خوا نەدا ترامپ لێ ئەو ژ کێم کەسانە کو دزانە ئۆفیسە سەرۆکاتی ئەمریکا پێدوی چیە. ترامپ توجاری di nava siyasetê da cih negirtiye divê gelek tiştan fêr bibe. Hinde car dê tûşî astengiyan be wekî min lê dîsan dê fêr bibe. Krîsta kesên dîl li gel Îranê bihabûna jiyanê kêmbûna petrol hindek ji wan sedeman bûn ku Carter di hilbijartina sala 1980 da hember Reagan şikestin bixwe û bibe yek ji dû serokan ku li nav 40 salên borî da bû gerekê bibe serok. ئیڤنتێکی بچووکیش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وەردەچەرخێ بۆ جموجۆڵێکی جیهانی وەک بەرەنگاربوونەوە بەرامبەر سەرۆکی نوێی ئەمریکا. ئەو گرتبوونەوەی ژنان لە واشنگتنی پایتەخت کرا پەلی کێشا بۆ زۆرێک لە شارەکان و زیاتر لە 2 ملیۆن کەس بەشداریان تیادا کرد. ئەمە خۆپێشاندانی ژنان بوو ئەوەی بە ناوی وومنز مارچ ناسراوە لە واشنگتن. یەک ڕۆژ پاش مەراسیمی سوێند خواردنی ترامپ وەک 45مین سەرۆکی وڵاتی ئەمریکا. شتێکی مایەی سەرسوورمانە کە لە تووڕەیی و دڵتەنگی ئێمە توانیمان کۆبینەوە و هێزمان پیشاندەین. ئەم خۆپێشاندانە مایەی سەربڵندی منە. ساتەوەختێکی پڕهەست و سۆزە بەلای منەوە یەکەم ڕێپێوانە کە من تیایدا بەشدار بووبم. لەگەڵ دایکم لە بەریتانیاوە هاتین بۆ ئێرە تەنها بۆ بینینی کۆبوونەوەی ئەجگار بەرچاوەکەی ئەمڕۆ و زۆر هەست بە خۆشحاڵی دەکەم کە لێرەم. ژن و پیاو پێکەوە لەو خۆپێشاندانە بوون وستیان دەنگی خۆیان بگەینە سەرۆکی نوێی ئەمریکا دانڵد ترامپ کە خۆی چەند جارێک تێبینی جێگای نیگەرانیدا بوو لەسەر مەسەلەکانی وەک کۆچباری، بیمەی تەندروستی و موسڵمانەکانیش. ئەم خۆ پیشاندانانە ئەوەمان پێنیشانەدات ئەو قسادەی لە کاتی بانگەشەکانی ترامپ لە دژی ئیسلام و خەڵکی بەگشتی هەروەها هاوڕەگەزبازان و خاوەن پێداویستی تایبەت کران قبول ناکرێت. ئێمە هەمومان هەست بە هەڕەشەکردن دەکەین لەلایەن ئەم هەڵبژاردنەوە لە کاتێکدا کە براوە دۆڕاوە و شکست خواردوو بردوێتەوە. ئێمە هەست بە هەڕەشە دەکەین لەلایەن دابەشبوونێکی ناشینی هەڵمەتی هەڵبژاردنەکانەوە. یەکەمین هەڵوێستەی ترامپ هەڕەشەکردن بوو لە بیمەی تەندروستی خەڵکی هەژار. خەڵک ئەترسن و ترسەکان گۆڕیەوە بۆ ئەم ڕێپێوانە بۆ دۆزینەوەی هیوایەک. سیاسەتمەداران، موزیسیان و ئاکتەرەکان داوایان لە ئامادەبووان کرد ئەوانیش بەرهەڵستی سەرۆکی نوێ بکەن. من دەمەوێت بێمە خوارەوە و پەیوەستی ئەم خەڵکە بم. نزیک بە 1 ملیۆنن. ئەوەندە زۆرین کە بووترێت لێرەدا ژمارەی ئێمە لە ئێوە زیاترە. ڕێکخەرانی ئەم خۆپێشاندانە چاوەڕوانیان دەکرد 200,000 کەس کۆ ببنەوە. بەڵام لە ماوەی چەند کاتژمێراندا ژمارەی خۆپێشاندەران زۆر لەوە زیاتر بوو کە تەنانەت لە هەندێک شوێنەکان لەبەر زۆری خەڵکەکان خۆپێشاندەران نەیانتوانیت لە جێگای خۆیان بجوڵێنەوە. ئەمە پێم دەڵێت من هیوام هەیە وڵاتەکەم بێگرف دەبێت. سەلامەت دەبین. ئێمە بربەرەکانی ئەم بەڕێوەبەراتیەش دەکەین. ئاکتەر ئاشلی جەد و گۆرانی بێژی بەناوبانگ کەیتی پێری بە گروتینەوە بەرەو کۆشکی سپی ڕۆشتن و لەویش تێپەڕین. بۆ دەتوانین ئەو کارە بکەین. تێکڕای 750,000 بۆ ملیۆن کەسەکەی کە هەرچەندێک هێشتا ئەمارێکی فەرمیمان نییە بەڵام ژمارەیەکی ئەجگار گەورەیە. بەڕاستی خۆشحاڵم کە دەبمە نمونەیەک بۆ هەوڵێکی گەورە. من هەر لێرەوە تا کەلیفۆرنیا دەڕۆم. وەکو بینیمان ئەمڕۆ سەدان هەزار ژن و پیاو لێرە لە واشنگتن دیسی کۆبوونەوە بۆ ئەو خۆ پێشاندانە. ئایا سەرۆکی ئەمریکا دانڵد ترامپ جێی لە داواکاریەکانیان دەگرێت؟ سەما دزەیی دەنجی ئەمریکا.
هەلبەت خۆنیشاندان نەبتنێت لە واشنگتن بوون باڵێن لە چەند باژارن مەزنێن ئەمریکی بگرێت شیکاگۆ نیویۆرکی و جێدی و لە باژارن جیهانیژی بوو کەسی باوەڕ نەتکرد کەسیوانی ناو ئەمریکا شارەکانی ئەمریکانی هەواڵ باسییان نەکرد گەیشتوتە نزیکەی 2 ملیۆن کەس بەشدار بوون تیایدا ئەڵبەتە دۆناڵد پیش خۆشی وەڵامی هەبوو بۆیان لە تویتێکە نووسی بوو باشەمانە بۆ بەشداریان لە هەڵبژاردندا نەکرد وەکی گوتی لە دەهان باژارن جیهانێژی بەشداری هەبووە ئەوە بەرنامە کوردنیشنا ئینی بوو ڕۆژە هەینی جارەکە دیمە جۆڤانە دیگەلەوە خۆدا حافیز هەر شاد